با یەک بار بۆ هەمیشە تێبگەین بزانین بۆچی خەریکم دەبێتە ING. بۆ نمونە من دەڵام فەرهادم هیچ گرفتێک دێ زۆر باشە و تەواوە. ئۆکێ بەڵام ئەگە بڵم من پیاسەکردنم مێشکی کوردی گرفتی بۆ پێشدیانی چی تۆ ناتوانانی کردارێک بی. ئۆکێ هزاران ساڵ لەمەوبەر لە ئینگلیزیشدا ڕێگە گرفتە هەبوو. بۆ نمونە لە کتێبی English Historical Syntax لاپەڕی 1970 دەتوان بیخێنەوە. لێدا باسی وەی دەکا کە هزار ساڵ لەمەوبەر ئینگلیزەکان کاتێک دەیانگوت I am فەرهاد هیچ مشکلی نەبوو. بەڵام کە دەیانگوت I am walking یعنی چی تۆ پیاسەکردنی مێشکیان بۆیان جێبەجێ نەدەبوو. ئەوان ئەو کات دەهاتن ئانێکان پێوەدەنا I am on walking من لەسەر ڕۆیشتنم. ئۆکەی ئان بەخۆی یعنی شتێک کە هەڵە ئان و ئاف ئەوەیە کاتێک تۆ شتێکی هەڵدەکەی تا ئەو کاتێک کە دەکوژێتەوە خەریکە سرایە کە هەڵدەکەی و خەریکە نور بڵاو دەکاتەوە تا دەکوژێتەوە. ئێمەش هەزاران کردارمان هەیە ڕۆیشتن نووسن کردن خواردن تەواوی ئەوانە چی هیانەت هەڵە ئەوان دەیانگوت I am on walking ینی کردارەکەم یەکێک لەو کردارانم هەڵە. جا دواتر سەدان ساڵ گوزەرا هیندا بە توندی قسەیان دەکرد ئەو ئانا کورد بۆ بوو بە ئەو جار دەیانگوت I am a walking I am a walking. ئۆکێ دواتر دیسان سەدان ساڵ گوزەرا هاتن تا مێشکیان عادەتی بۆی گر کە دەتوانێت I am walking بێ ئەیەکەشیان لابرد ینی من پیاسەکردنم. جا لە کوردیدا ئێمە دەڵین من پیاسەکردنم مێشکمان ئێستا عادەتی پێ نەگرتەوە. ئۆکێ ڕەنگە سەدان ساڵی دیکە عادەت پێ بگرێ چۆن دەتوانین ئەمە کردارێک بین من پیاسەکردنم نایخوا بەڵام کە خەریکەکەی پێوە دەنێ من خەریکی پیاسەکردنم ڕێک پێکە زۆر جوانە من خەریکی پیاسەکردنم کەواتە ئەو خەریکە هەمان ئەو ئانەیە کە هزاران ساڵ لەوە پێش کەڵکیان لێ وەردەگرێ. ئۆکێ من خەریکی قسەکردنم خەریکەکەی لابە من قسەکردنم دەبێت I am talking من ڕۆیشتنم I am walking من نووسینم I am writing. ئۆکێ بەڵام ئێستا مێشکی کوردی عادەتی پێ نەگرتووە مە خەریکەکەی پێوە دەنینەوە ڕێک بە خۆی دەردێ I am walking دەبێتە خەریکی پیاسەکردنم. ئۆکێ